سلااوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابووریە ئەم ئێوارێ ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باسەکە. دادگای فیدراڵی بە سکاڵاکارانی ڕاگەاندووە هەفتەی داهاتوو بڕیار لە موچەی هەرێم دەدەن. پەیامنەری کورسات نیوزیر بە دواداچوونی کرۆ سەرۆکی دادگاکە گەڕاوەتەوە ئەمڕۆ دەوامی کرد. هەر کەسێک نیەتی عومرەی هەیە دەتوانێت داوای ڤیزەی عومرە بکات. حکوومەتی سعودیە دوای تەواوبوونی ڕێوڕسمەکانی حەجی ئەم ساڵ پرۆسەی پێدانی ڤیزەی عومرەی ڕاگەاند. پەنجا دیناری عێراقی لە هیچ شوێنێک بەکار نایێت لە سلێمانی نەبێت. شۆفێرانی ترمیناڵی شارەسوور بۆ پێدانی گەراجانە 50 دیناری بەکاردێن لە کاتێکدا 10 ساڵە مامەڵەی پێوە ناکات. ئەمڕۆ لە ئاژانسی وزەی ئەتۆمی جیهان بڕیار لە دۆسیی ئەتۆمی ئێران دەدرێت. وەزارەتی دەرەوەی ئێران هێرشی توندی کرد لەسەر گرۆسی و بەهۆی وتمەنی ئێرانی دابەت. دووبارە سڵاو لە بابەتی حەج و عومرەوە دەست پێکەم دواتر باسی موچەتان بۆکەم دوای زانیاریەکان چین کەی چارەسەرە بێ وە چۆن چارەسەرە بێت. دوای تەواوبوونی مەراسیمەکانی حەجی ئەم ساڵ حکوومەتی سعودیە پێدانی ڤیزەی عومرەی ڕاگەاند. وەزارەت و حەج و عومرەی سعودیە ڕایگەاند دوای کۆتاییتنی وەرزی حەجی ئەم ساڵ دووبارە دەست بە پێدانی ڤیزە بە خوازیارانی ئەنجامدەرانی عومرە دەکرێتەوە. سعودیە لە پێش دەستپێکردنی وەرزی حەج پێدانی ڤیزەی بۆ عومرەکاران ڕاگرت بەمەبەستی ڕێگریکردن لەو کەسانی کە بە ڤیزەی عومرە لە ساڵانی ڕابردوو و مەراسیمی حەجیشیان ئەنجامێ. بەپێی ئامارەکانی دەستەی ئاماری سعودیە ساڵی ڕابردوو زیاتر لە 35 ملیۆن کەس بەمەبەستی ئەنجامدانی عومرە ڕویان لە سعودیە کردووە. لێرە هەندێک ژمارە و زانیاریتان پێڵم لەسەر عومرە و ئەو کەسانی کە سەردانی سعودیەکەن و ڤیزەشکە دەست پێکراوەتەوە. پێدانی ڤیزە بە عومرەکاران دەستی پێکرۆتە ئەمە هێمای ڤیزا کارتە بەڵام هەر وەکو برادران بۆ ڤیزەی پاسپۆرت و وڵاتانیش بەکاریان هێناوەتەوە. 87 کۆمپانیا لە هەرێمی کوردستان مۆڵەتی عومریان هێواتە توان خەڵک ببن بۆ سعودیە بۆ ئەوەی عومرە بەجێبێنن و پرۆسەکە ئەنجام بن چ لە هەنگاوی یەکەم لە وەرگرتنی ڤیزەوە توان کارەکانیان بۆ بکەن لە ڕێخستنی قافڵەوە هەتاکو ڕێنوێن و بردنیان بۆ ئەو وڵاتە. داهاتی گەشتیاری ئاینی لە سعودیە زیادی کردووە لە بەرچاوی ئەو ژمارانشی کە هەن بۆ بابەتی عومرەکاران بە ڕێژێکی بەرچاو هەر زیادبوونیان بەخۆبینە. ساڵانە 14 بۆ 20 ملیارد دۆلار داهاتی گەشتیاری ئاینیە لە سعودیە کە ئەمە نزیکەی لە 100 داهاتی نانەوتی داهاتی نەوتینە چکە سعودیە بە ڕێژێکی زۆر پشت بە داهاتی نەوت تەبەستێ. ئەوەی کە داهاتی نانوتیە ژمارێکی کەم پێکێنەری کۆی داهاتە لە وڵاتە ئەمەم گەشتیاری ئاینیە لە 100 نانەوتیە نەک کۆی داهات لە سعودیە کە هێشتا ژمارێکی بەرچاو و بەرز نییە بەراورد بە و ژینگێ و هەروەها ئەو دۆخی کە سعودیەتی بۆ سەردانیکەران لە سەرجەم وڵاتانی جیهانەوە بۆ ئەو وڵاتە بەستی بەجێهێنانی فەریزەی حەج بێ یاخود بابەتی عومرە بێت. نزیکەی لە 100.3 کۆی بەرهەمی ناوخۆی ئەو وڵاتە پێکەنەوەتە گەر ئابووری ئەو وڵاتە بکەین بە 100 بەش لە 100.3 لەسەر گەشتیاری ئاینی ئابوووریەکەی بنیادناوە کە ڕێژێکی زۆر کەمە. ئەوەی کە لەسەر نەوتە زیاترە اینجا داهاتە نانەوتەکانی تکە زیاتر بابەتی پترۆکیمیایی شنۆک و پیشەسازی ئێستا بابەتی گەشتیاری و وەرزش و بابەتی خان و بەرەوە بەرهێنانی خارجی و دەرەکی ئەو بابەتانش ڕۆڵی سەرەکیان هەیە لە ئابووری سعودی. ئەمە نیشاندەری سەردانیکەرانی عومرەن بۆ سعودیە. لە ساڵی 2019 پێش کۆرۆنا نزیکەی 90 ملیۆن و 160,000 کەس سەردانی سعودیان کرد بۆ عومرە بەتایبەت. لە 2020 بۆ کۆرۆنا کەم بووە نزیک بۆ 5 ملیۆن و 82,000 کەس 820,000 کەس کەمتر لە 6 ملیۆن. لە 2020 کرد بابەتی کۆرۆنا کاریگەری هەبوو نزیکەی 6 ملیۆن و نیوە بوو. لە 2022
ژمارەکە زیادی کرەوە لەگەڵ لابردنی ڕێکارەکانی خۆپارێزی کۆرۆنا گەیشتەوە 24 میلیۆن ڕێک پێش سەردەمی کۆرۆنا کەوتەوە کە 19 میلیۆن بوو گەیشتە نزیکەی 25 میلیۆن کەس ساڵی 2023 26 میلیۆن 27 میلیۆن کەس بوو لە ساڵی ڕابردوو ساڵی 2024 35 میلیۆن و 680 هزار کەس ژمارەکە زۆر بەراوردی بکەین بە ساڵی 2019 نزیکەی دوو ئەوەندە ئەکرێ بڵین یاخود نزیکی دوو ئەوەندە زیادی کردوە ئەمە لە بابەتی ژمارەکان بوو بابزانی لەگەڵ بەڕێز کاروانستونی وتەبێژی بەڕێبەتی حەج و ئەمرەی هەرێم قسەی لەسەرم بابەتە بکەین کاروان سڵاو لێبێ خوای گەورە حەجی قبول کردبێتن با یەکسەر هەواڵی حاجیانی هەرێمی کوردستانی لێپرسم کەی دەست بە گەڕانەوەیان نەکرێ باردۆخی ئەم ساڵیان چۆن بوو لە ڕووی شوێنی مانەوە و خواردن و تێچۆکانیان چۆن بوو بەڵێ سڵاو لە ئێوە و ئینشاڵڵا خوای گەورە حەجی هەموو لایەکی قبول کردبێتن وە خوای گەورە حەج بە قسمەتی ئێوە و هەموو ئەو کەسانش بکاتن کە دایانەوێتن ئەم ئەرکە ئاینە بەجێ بگەێنن سپاس بەخوای گەورە ئێستا ڕەوشی حاجانی هەرێمی کوردستان زۆر باشە بەداخەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا حەجێکی ئیدارەی سەربەخۆی زاخۆ لێرە گیانی لەدەستدا و کۆچی دوایی کرد و لە بەڕێبەتی گشتی حەج و عومرە و لەلایەن سەرۆکی شاندی حاجانی هەرێمی کوردستانەوە لێرە سەرپەرشتی پرسەکە کراوە لێرە پرسێکی شایستەی بۆ دانرا و جگە لەوە هەموو ئەو حاجانێک لێرەن سپاس بۆخوای گەورە تەندروستیان زۆر باشە و بەشێکی زۆریان ئەمانەی کە بە ڕێگەی ئاسمانی گەشتیان کردبوو شاری مەکیان بەجێ هێشتووە و چوونەتە شاری مەدینە لەوێ لەلایەن لیژنەیەکی بەڕێبەتی گشتی حەج و عومرەوە پێشوازیان لێکراوە لە شاری مەدینە و لە چواردەی مانگەوە یەکەم کاروانی حاجانی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە دەگاتە هەرێمی کوردستان سەبارەت بە حاجانی وشکانیش کە ژماران 1646 حاجیە ئەمانیش ڕۆژی پێنجشەم و ڕۆژی هەینی شاری مەکە بەجێ دێڵن و بەڕێو هەرێمی کوردستان بەڕێ دەکەون ماوەی دوو ڕۆژان پێ دەچێت چاڕوان دەکرێتن ئەمانیش لە ڕۆژانی چواردە و چواردە لەسەر 15 ئەمانیش بگەنە هەرێمی کوردستان سەبارەت بە ئەو حاجانێک ڕێگەی وشکانین حاجانی پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین چاڕوان دەکرێتن ئەگەر خوای گەورە هیچ شتێک دەڕێگەوە ئەوە ڕۆژی چواردەی مان دەگەن هەرێمی کوردستان و باجانی هەولێر و دۆک و زاخ و سۆرانیش ئەمانیش ڕۆژی چواردە لەسەر 15 دەگەن واتە بۆ دەمە بەیانێکە باشە تێچووی حەجی ئەم ساڵ چەند بوو بەراورد بە ساڵی ڕابردوو زیاتری کرد بوو کەمی کرد بوو یاخود ئەو بڕێک کە دیاریکرا بوو پێویستێکی زیادێکی زیاتر لە حاجیان وەربگیرە بەڵێ دەستەکان خۆشی بۆ ئەم پرسیارە دیارە ئێمە لێرەوە بەپێی ئەو زانیارانەی هەمانەوە بەدەستمان خستووە حەجی زۆر وڵاتان لە حەجی هەرێمی کوردستان و عێراقی زۆر گرانتر بووە ئێمە ئەم ساڵ ماوەی 3 ساڵە بە بڕیاری ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران پاڵپشتی پرۆسەی حەج دەکرێتن ئەم پاڵپشتیان نەبووایە تێچووی حەج لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر زیادی دەکرد و ئەم ساڵ بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری ئەوقافی و کاروباری ئاینی ڕاست پاردووە کە بڕی 4 میلیارد دینار پاڵپشتی پرۆسەی حەج بکاتن ئەمە وای کرد کە ئەو حاجیانەی کە بە ڕێگەی ئاسمانی گەشتیان کردووە کە ژمارەیان 3490 حاجیە لە بڕی ئەوەی 7 میلیۆن و 650 هزار بدەن تەنها 7 میلیۆنیان داوە واتە بۆ هەر حاجیەک 650 هزار دینار دراوە ئەوانەی کە بە ڕێگەی ئاسمانی گەشتیان کردووە کە ژمارەیان 3490 سەبارەت بەو حاجیانەی کە بە ڕێگەی وشکانی گەشتیان کردووە هەر حاجیەک دوو شوێنی دانیشتنی هەبووە و هەموو خزمەت گوزاریەکی لە ڕێگادا هەبووە ئەبووە هەر حاجێک بەپێی ئەو پارەیە یاخود ئەو تێچووی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دەستیشان کرابوو و ئەو ئوتێلێکە لە هەرێمی کوردستان لە بەڕێبەتی گشتی حەج و عومرە بوویان دابین کردبوو لە شاری مەککە کە زۆر نزیک بوو ئەبووە هەر حاجەیەکی وشکانی 6 میلیۆن و 350 هزار بداتن بەڵام بەم پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان هەر حاجەیەکی وشکانی تەنها 5 میلیۆن و 500 هزار دینار دراوە واتە بۆ هەر حاجەیەکی وشکانی 850 هزار دینار دراوە ئەگەر ئەم پاڵپشتێنەوە ئەوە هەموو تێچووەکە لەسەر حاجی بێتن بۆیە ئەم پاڵپشتێوە دەکاتن کە حاجیان تێچیان لەسەر کەم بێتن و خزمەت گوزاری باشتریان پێشکەشکاتن و ئەم ساڵیش ئێمە لە بەڕێبەتی گشتی حەج و عومرە
لە وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێمی کوردستان سێ شێخمان دەستنیشان کردبوو کە ڕۆژانە سەرپەرشتی خواردنی حاجیانیان دەکرد و ڕۆژانە ئەو خواردنیان دەدرا حاجیان پێشکەشیان دەکرد و لەگەڵ ئەوەی تێبینیەکانیان ڕۆژانە وەردەگرت کە زۆر لە سروشتی خواردنی خۆمان نزیک بوو و هەموو تیمەکانی بەڕێبەرایەتی گشتی حەج عومرە لە تیمی تەندروستی لە تیمی کارگێری لە تیمی مامۆستانی ئاینی هەموو ئەو تیمانەی لێرە بوون ڕۆژانە لە خزمەتی حاجیاندا بوون تاوەکو پرۆسەیەکی زۆر باش و زۆر بەسەرکەوتووی بەڕێوەبین ئەمە چەند ڕۆژی ڕابردووشدا لەلایەن خودی سەرۆکی شاندی حاجیانی هەرێمی کوردستانەوە شێخ نیاز ڕاغب نەقشبەندی و سەرکەوتنی ئەم پرۆسەی ڕاگەیاند کە زۆر هەموو ئەولان نەکرد کە هاوکار بوون نووسینەکان لە پارێزگا عومرە حکوومەتی سعودیە بڕیاریاوە پێدانی ڤیزە بە عومرەکاران دەست پێ بکاتەوە جەنابەت هێشتا لە مەکەی بەڵامەوەنی زانیاری تەبێت لە هەرێمی کوردستان ئامادەکاری کراوەتەوە بۆم بابەتە بەڵێ ئێمە پێش ئەوەی گەشت بکەین پار ساڵی شەروا بووە ئێمە بە پلان ئیش دەکەین ئەمە ڕاستە سعودیا ئێستا دەستی کردووە بە پێدانی ڤیزەی عومرە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەگەر ڕێخستن بۆ چوونی عومرە نەکرێتن ئەوزا دروست دەبێتن و بە خەڵکێکی زۆر تێدا زەرمەند دەبن ئێمە پێش ئەوەی گەشت بکەین لە پێیجی بەڕێبەرایەتی گشتی حەج عومرەوە بۆ هەموو ڕاگەیاندنەکانیشمان ناردووە کە دەستپێکی عومرە بەڕێبەرایەتی گشتی حەج عومرە ڕادەگەینێت هەر کۆمپانیایەک کە بیەوێتن گشتی عومرە ئەنجام بداتن پێویستە سەردانی نووسینگەکانی حەج عومرە بکات و سەردانی بەڕێبەرایەتی گشتی حەج عومرە بکات بە مەبەستی گرێبەستکردن ئێمە گرێبەستێکمان هەیە لەگەڵ ئەم کۆمپانیانە و هەر کۆمپانیایەک بڕەپارەیەک وەکو بارنتەدا دەنێت لە بانک هەر عومرەکارێک ئەگەر هاتو لە وەرزی عومرەدا کەم و کوڕی لە بەرامبەری کرایە خۆت پارەی خورایە خۆت هەر کێشەیەکی بۆ دروست بوو ئێمە لە بەڕێبەرایەتی گشتی حەج عومرە لە حەقی ئەم هاوڵاتیە لە حەقی ئەم عومرەکارە لە پارەی ئەم کۆمپانیانە دەگێڕینەوە واتە ئەوەی ئێمە دەکەن بۆ بەرژەوەندی گشتیە بۆیە ئەم پرۆسێکی ئێستا سعودیە دوێنێ ڕاگەیاند پێدانی ڤیزە دەستی پێکردوتەوە لە پاش گەڕانەوەمان لە سعودیا ئێمە دەست دەکەین بە ئەنجامدانی گرێبەست لەگەڵ کۆمپانیەکان ئەگەر بۆ نە کەسێک ئەمرە وەربگرێ چەندی پێچێ وەرگرتنی ڤیزەکەی و باز لەوە کە هەرێمی کوردستان باج لەو کەسانە وەرەگرێ ئەمە تا چەند ڕاستە $50 $100 باجە چێتە سەری بەڵێ من دەمەوێت شتێک ڕاست بکەمەوە کە جەنابەت لە دەستپێکی بەرنامەکەەوە کە باستان کرد ئەمە ئەمساڵ ئێمە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 390 کۆمپانیامان هەیە کە ناویان تۆمار کردووە بۆ کارکردن لە بواری حەجدا و ئاسانکاریەکانی ئێمە و ئەو مەرجانێکە ئێمە ڕێکمان خستووە وا کردووە کە خەڵکێکی زۆر داواکاری لەسەر دانانی کۆمپانیا و دامەزراندنی کۆمپانیا لە بواری حەج و عومرە زیاد بکاتن بۆیە ئەو ژمارەیەکە گوتن ئەمە ژمارە ڕاستە ئەمەی کە دەکرێت عقد بکاتن یاخود گرێبەست بکاتن دەرگا بۆ هەمویان کراوە دەبێتن ئەوان دێن سەردانی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە دەکەن بە پاڵپشتی نووسینگەکانیان سەبارەت بە ڤیزە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە وەردەگیرێتن ئەو کۆمپانیانەی کە لە ڕێگەی سعودیەوە معتەبەرن ئاخۆت یوزەریان پێدراوە ئەتوانن ڤیزە وەربگرن بەنسبەت ڤیزەوە هیچ بڕەپارەیەکی ناشتێ سەر نرخی چەندەکە عومرە بەڵێ پار تقریبا لە نزیکی $120 بە $130 بوو ینی لەو خۆی نرخی ڤیزەکە $126 بوو بەڵام ئەم کۆمپانیە کە وەردەگرێت حتمما ئەمە بە ماستەرکارت یاخود بە ڤیزاکار دەکڕێتن قازانجێکی دەخاتە سەرجا $5 $3 $2 جاری وەشە قازانجەکە وەرناگرێت سەبارەت بم بڕەپارەی کە باس کرد ئەمە حکوومەتی عێراق دایناوە هەر کەسێک واتە ئەم پرۆسە بگاتن $50 لێ دەگرێتەوە بڕیاری حکوومەتی عێراق بۆ هەموو عومرەکارانی عێراق دانراوە نەک بۆ هەرێمی کوردستان زۆر باش کاروان ستونی وتەبێژی بەڕێبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سوپاس لە مەکەوە لەگەڵمان بوو بەرچاوڕوونێکی باشیانێ لەسەر بابەتی حەجی ئەم ساڵ وەروە بابەتی عومرە کە ئامادەکاری پێویستکرا و کۆمپانیەکانیش پێویستە خۆیان لێ تۆمار کرد باسی کێشەی موچەتان بۆ کەم کێشەی ناردنی موچەی هەرێم بە چارەسەر نەکراوی ماوەتەوە لە ڕۆژانی پێش دەژن هەردوو وەزارەتی دارایی عێراق و هەرێم بە ڕاگەیەندرا وەڵامی یەکتریاندایەوە هەر لایەک هۆکاری دواکەوتن لە ناردنی خستە ئەستۆی بەرامبەری هەرچەندە موچەخۆران پێش دەژن چاوەڕێی چارەسەرکردنی کێشەکان بوون بەڵام پێ ئەچێت
ڕاگەندراوەکەی دادگای فیدراڵی بۆ بڕیاردان لە سکاڵای ژمارەیەک فەرمانبەری هەرێم هەمووانی لە هەوڵەکانیان بۆ چارەسەر وەستاندبی و چاوەڕوانی بڕیاری دادگای فیدراڵی بن. بە پێی وتەیەکێک لە سکاڵاکاران دادگای فیدراڵی ئاگاداری کردوون هەفتەی ئایندە سەبارەت بە داواکەیان بڕیار دەدات. پەیامنێری کورسات نیوزیش لە بەغداد بە دوواداچوونی کردووە کە سەرۆکی دادگا لە حەج گەڕاوەتەوە. ئەمڕۆ دەوامی فەرمی هەبووە، بەڵام چوار دادوەری ئەندامی دادگاکە نەگەڕاونەتەوە. پێ ئەچێت هەفتەی ئایندە دەست بە دەوامی فەرمی بکەنەوە. ئەوانیش وە لەو کاتەیە تێبینی و بڕیار و سەرنجەکانیان بۆ بڕیاری کێشەی موچەی فەرمانبەران هەبێت. ئالێرە هەندێک شتان لەسەر بابەتی موچە پێڵم چۆن چارەسەر بێت، چ ڕێگەیەکە چ ڕێکارێکەیە کە توانرێت چارەسەری کێشەی موچە بکات کە بەشێکی خۆیان بوونەتە بابەتی گرفتبووی. ڕێکاری یاسایی هەیە کە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی یاخود موچەخۆران خۆیان پەنا بنەبەری. ئەویش بابەتی بڕیاری دادگای فیدراڵیە کە لە مانگی 2024 دەرچوو کاتێک لە دێڕێکە ئاماژە بۆ کات موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان خانشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی نابێت تێکەڵی ململانی سیاسی کەم پێشتیشە لێرە وتومە خۆ عێراقنەی وتۆ بۆی ململانی سیاسی و بڕی هەرێمی ژەڵێ بۆی ململانی سیاسیەوە نییە کە من داهاتی نانەوتی ناوخۆ و نەودرا دەست ناکەم، بەڵکو هۆکاری تر ئەهێنەوە لە تەکنیکی بێ، هەروە لە ژمێریاری بێ، لە بابەتی شەفافیت بێ، هەتاگاتە سێکتەرەکانی تر بکەنە هۆکاری بڕینی موچە. ئەکری ئەم ڕێگایە بگرێتە بەر ئێستا چەند موچەخۆرێکی هەرێمی کوردستان شکاتیان کرد لە دادگای فیدراڵی. ئەڵەن زەحمەت نەبێ بچۆرە سەر بڕیارەکەی خۆت، هەردوو حکومەت پابند کە بۆی کە موچەی ئێمە بدرێ، ئەوان هەر شەڕێکی ترەکەن کەیفی خۆیانە، بەڵام موچەی ئێمە نەبێتە قوربانی. بەڵام ئەگەر بە پێی ڕاگەندراوەکەی و دادگای فیدراڵی عێراق کە پێش جەژن بڵاوی کردەوە هەمووانی دڵخۆش کرد، لە بەشی یەکەمی ڕاگەندراوەکە ئەکرێت دڵخۆشیەکە بێت کە سوورە لەسەر جێبەجێکردنی بڕیارەکەی. بەڵام لە بەشی دووەمە دووبارە باسی تەوتین بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەرانەکان لە بانکە حکوومیەکانی دەرەوەی هەرێم مەبەستی سێبانکەی ڕەشید ڕافیدەین تیبی ئایا کە هیچ هەنگایەک بوو بابەتە نراوە. ئەگەر بێت و بڕیارەکەی دادگای فیدراڵی هەفتەی ئایندە ژوابێ ئەوە لە ئێستەوە دەست لە بابەتی موچە بشۆن ئەبێ ڕێکاری تر بگیرێتە بەر، یاخود دادگای کارگەڕی بەکاربێنرێ لەم بارەوە بڕیارێک بە، یاخود دادگا نێودەوڵەتیەکان ئەکرێ وەکو فشارێک لەسەر عێراق بەکاربێ، بەڵام ئەم ئەگەریان کەمێک لاوااستر. ڕێکاری دارایی هەیە ئەکرێ هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتن لەسەر پێدانی قەرز بۆی هەرێم موچە بات، بەڵام هەرێم لە ئێستەوە بابەتی ڕەت کردوێتەوە عێراقیش جارێت ئامادە نیە قەرز بە، یاخود پێشینە بە. پێشینە لەگە قەرز بابەتێکی جیازن، قەرز بڕەکەی دیاریکراوە، ماوەی یانەوەکەشی دیاریکراوە، بەس پێشینە ئەکرێ پارەکە بدرێ بڵێن ساڵی ئایندە لە بودجەی بڕێن. جاخۆ ئەگەر وابێ ئەوە مانای وایە ساڵی ئایندەش هەرێمی کوردستان دیسان کێشەیە بێ، ئەڵەمە ساڵی ڕابردوو بڕێک پارەمای وەکو چۆن ئێستا یڵێن 2023 و 24 پارەی 25 شتان پێدرا و ئیتر پارەکەتان تەواو بوو، حسابەکەتان تەواو بوو، هەمان شتەکە کە ئەمەش تا ئەستێگەکە هەرێم بچێتە ژێرباری، مانەی وایە کێشەی موچە بۆ ساڵانی تیژ دووبارە بێ. بابەتی پشکە مەبەستمان پشکی هەرێمە لە بودجەی عێراق ئەگەر لەسەر کۆی ئەو پشکێکە بەر هەرێمەکە حساب بکرێ ئەگەرێکی تایە عێراق بتوانێت پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ، بەڵام مەرجیتر هەیە کە هەرێم 400,000 بەرمیل کەمتر نەبێ ڕادستی وەزارەتی نەوتی عێراق یاخود سۆمەریکا بۆ هەناردە کە تاکو ئێستا هەرێم نەیتوانێت پابند بێ بۆ بڕیارەوە، چونکە بابەتی تێچووی دەرێنان و گواستنەوەی کۆمپانیانەوتیەکان دەستی خستۆتە بینەقاقای سێکتەری نەوتی هەرێمی کوردستان کە نایڵێ هیچ جوڵەیە بکە تا ئەوان $30 و $40 خۆیان وەرنەگرن کە عێراق بۆ بابەتە رازی نییە. داهاتی ناوخۆ کە ئەمەش ئەگەرێکی ترە هەرێمی کوردستانەکرێت لەو داهاتی لە بەردەستیایەتی لە نەوت و نانەوتی و لەو 400 ملیاری مانکی 12 و هەندێک بابەتی تر ماشێک دابین کە بیا بە فەرمانبەران و موچەخۆران ماشێکی تەواو بێ لێبڕین بێ پاشەکەوت بێ هەرچی بێ، بەڵام خۆمەش دادی موچەخۆران و گیرفانی خەڵک نایە مانگی گەرمێکاتەوە، بەڵام مانگی دواتر وانابێ. ڕێکاری سیاسیمان هەیە، وەفدی هاوبەشی لایەنە سیاسیەکان هەیە کاکرێ لایەنە سیاسیەکان پێکەوە وەفدێک پێک بێنن بچنە بەغدا بۆ ئەوەی کە لەوێ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقن کاکرێ ئەم بابەتیان کاریگەرتر بێت لەو سەرجەم ئەو ڕێکارانی کرد کە باسمان کرد. ئەکرێ وەفدی حکوومەتیش بڕوا، بەڵام ئەگەر پاڵپشتی سیاسی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی نەبێت کەمێک لاوااسترە بێ. هەروە وەفدی هاوبەشی فراکسیۆنە کوردستانەکانی دەتوان لە بەغدا لەگە فراکسیۆنەکانی دیکەی پەرلەمان گفتوگۆ بکەن، بەڵام ئەمە لە کاتێکە ئەکرا زۆر کاریگەر بێ ئەگەر کێشەکە لە ناو پەرلەمان دروست بکرایە
یاخود بڕیارێکە بووە لە پەرلەمان بیانویستایە دەنگی لەسەر بن ئەو کاتە ئەتوانرا فراکسیۆنە کوردستانەکان فشارەکانیان زیاتر بێ فشاری شەقامیش وەکو خۆپشاندانی فراوان لە شار و شارچکەکان بکرێ بۆ ئەوەی خەڵک داوای حەق و مافی خۆیان بکەن بەڵام ئەمەش تا ئاستێک کەمێک قورسترە ئەوەی کە زۆر گرنگ بوو پێگەێنانی وەفدێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە سەردانی بەغدا بکە بۆ ئەوەی چارەسەری کێشەکە بکات میوانێکمە لەگەڵ تاوتوی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و عێراقی لەگەڵ دکتۆر هیوا عوسمان حەیدەری دکتۆرا لە زانستی ئابووری لە هەولێر لەسەر بابەتە گفتووەکەم کاک دکتۆر سڵاوی لێبێ کێشەیەک لە نێوان هەرێم و بەغداد دروست بووە چۆن ئەتوانرێ هەرێمی کوردستان زاڵ بێ بەسەر ئەم کێشەی بۆی دروست بووە کە ناتوانێت موچەی فەرمانبەران و موچە خۆرانی خۆی دابشکە. بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوەی بەڕێز کەوا ئەم دەرفەتتان ڕەخساند نازانم وەبزانم کێشەیەک لە پەیوەندیەکە هەیە. کاک دکتۆر گوێمالێت وەڵامی گوێم لێی نەبوو ڕاستی برادران یعنی منیش گوێم لە کاک دکتۆر نەبوو. کاک دکتۆر فەرموو گوێمالێت. بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە کەوا بتوانی لێرە تیش بخینە سەر ئەم بابەتەی کە بەڕێستان دەستیشانتان کردووە و سوپاس بۆ بینەرانی کورسات بۆ ئەم بابەتەی نازانم. بەڵێ کاک دکتۆر گوێم لە جەنابتە چۆن ئەتوانێت ئەم کێشە ئابووریانی هەرێم چارەسەر بکرێت هەرێمی کوردستان ئەتوانێت هەنگاو بنێ لە داهاتەکانی لە خەرجیەکانی بۆ چارەسەرکردنی کێشەکانی؟ بەڵێ بێگومان ئەکرێت ڕێکاری زۆر بگیرێتە بەر بۆ ئەوە چارەسەرکردنی کێشەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیان حکوومەتی ئیتیحاد بە ئامانجی ئەوەی کەوا بگەن بە دەرەنجامێکی ئانی لە بۆ ئەوەی ئەم قۆناغی ئێستا تێپەڕێنە و بێگومانی لەوەی کەوا کێشە و ڕەجی پەیوەندی داراییەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەز تا ڕادەیەک یعنی قوڵە بەڕاستی تا گەیشتە ئاستی ئەوەی کا ببێ بە قەیران یعنی لەبەر ئەوەی کۆمەڵێک کێشەی تری پێش ئێستا تەراکمی کردێ و لەسەر یەک کەلەکە بووە و بۆتە ئەوەی کە قەیرانێکی وا بێتن خۆی لە ئەساسا بەڕاستی بابەتی موچە و بابەتە داراییەکان ئەو بوارانەی کە پەیوەستە بە سیاسەتی دارایی و سیاسەتی دراوی لە حکوومەتی مرکزی و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بابەتێکی سرف بابرێن بەندە ینی لەسەر بنەمای دەستوری و یاسا و ڕێسا دامەزراوە بەڵام لە هەندێک حاڵەتە ینی بۆتە بابەتێکی سیاسی زیاتر وەکو کارتێکی سیاسی بەکاردێت ئەژینا لە ئەساسا بەڕاستی نابێ ئەم بابەتە بە هیچ شێوەیەکە تێکەڵ بکرێتن بە بوارە سیاسیەکان و بە دانیشتەکان و گفتوگۆکردن لەسەر بۆ بەدەستێنانی چەند امتیازێکی سیاسی لەبەرەوەی پێوەستە بە قوتی خەڵک پەیوەستە بە گوزەرانی خەڵک ناکرێت بە هیچ شێوەیەکە بەڕاستیان بابەتی تێکەڵ بکرێتن لەگەڕ ڕەهەندە سیاسیەکان چونکە کاریگەری نەرێنی لەسەر بوارە جۆراوجۆرەکانی کەرتە جۆراوجۆرەکانی کۆمەلگا ئەبێتن وەکو تاک وەکو کۆمەلگا وەکو وەبەرهێنان وەکو ئابووری ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی دروستەکەن لەسەر ئەو بوارە بۆیە بەڕاستی ئەبێ بە خەمخۆرانە زۆر بەجددیانە یعنی بەرەو چارەسەری ئەم بابەتە هەنگاو بندرێتن هەم لەلایەن حکوومەتی هەرێم هەم لەلایەن حکوومەتی ئیتیحادی چونکە ناکرێ بەڕاستی خەڵکێکی ئاسایی کاریگەریەکانی سادە ببێتە سوتەمەنی ئەگەر بێت و ئەم دۆخە بەردەوام بێ موچەنێت و هەرێمی کوردستانیش نەتوانێت خۆی موچە دابشکە کاریگەری ئابووری لەسەر هەرێمی کوردستان چی دروستە تەنها موچەخۆرەکان گیرفانیان خاڵێ بێ و ناتوان شتکردن یا کاریگەری تریش دروستەکە بێگومان دەرەنجامەکانی زۆر جیاوازە ینی زۆر فراوانترە لەوەی کە ئێماستا لەم حاڵەتە خوێندنەوەی بۆ ئەەکەین ئەجینە لە داهاتوو بەڕاستی توانین برێم کاریگەری فراوانتر لەسەر کەرتە جۆراوجۆرەکان لەسەر تاک ئەگەر بین سیرکەین تاک لە کۆمەلگا وەکو بابرێن وەحدەیەکی یان یەکەیەکی سربەخۆ خێزان لەژێر ڕۆشنایی ئەم توانە داراییە بەرنمەکانی خۆی ڕێکە خاتووە کاتێک بەرنمەکەی لێ تێکەچەیە مدەی زەمەنیەکە و کاتەکەی درێژە بێ و کورتە بێتن ئەوە بێگومان ئەویش جۆرێک لە
شێواندن لە بابرێن ئەو سەقفەی لە بۆ دروستە بێ کە مامەڵە داراییەکانی لەگەرەکاتن اینجا پێداویستەکانی خۆی پێداویستەکانی وەکو خۆراکە وەکو مەسکەنە وەکو مەلبەسە ئەو پێداویستانی کە ڕۆژانە پێویستێتی کەوا پێداویستەکانیش ئەتوانین برێم لەگەڵ قۆناغی ئێستا زۆر زیاوازرە پێداویستەکان زۆر لەوە زیاترن کە ئەگەر 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا بەراوردی بکەین و لەسەر بازار بەڕاستی بازار ئەتوانین کاریگەریەکی نەرێنی زۆر خراپی بەسەرەبێت چکە توانای کڕینکەمە بێتن جوولەی بازرگانی لە بازار ڕائەوەسێتن واتە وەبەرهێنان لە لایەکی تر وەبەرهێنانی جیاواز لە اینجا ئاستی بەرز و نزم لە کۆمپانیای گچکە و گەورە کاریگەری ئەبێتن اینجا ئاستی ئینتاج و بەرهەمهێنان کەمە بێتەوە دووبارە ئەتوانین برێم کێشەکانی وەکو یعنی دەورانێک وەکو بازنێک حەلقەیەک لە ناویەکتر ئەسوورێتەوە کەوا بێکاری دروستەکە ڕێژەی هەژاری دروستەکاتن اینجا دەردە کۆمەڵایەتەکانی تر وەکو لایەنی نەفسی سایکۆلۆژی وەکو کێشە کۆمەڵایەتەکان وەکو ڕێژەی تەلاقدان ئەمانە هەمووی بەسراون بەڕاستی بە سەرچاوە داراییەکان کە بریتیان لە موچە کەواتە ئەکرێ بەڕاستی ئێمە فراوانتر ئەوە بکرێتن و لەلایەکی تریشە بەڕاستی ئەبێ ینی حکوومەت بە تەنگ ئەوە بێتن کەەوە چارەسەرێکی ینی وەکوەرێ لە ڕێگەوە لە بۆ ئەم بابەتە چارەسەری کێشەی موچە بکرێ حکوومەتی هەرێم هیچ دەرفەتێکی ئابوووریانی لەبەردەست تا کاریگەریە نەرێنەکانی لەسەر بازار کەم کاتەوە لەسەر بەرەمێنان کەم کاتەوە ئەکرێ ڕێوشۆنی تر بگرێتە بەر بە حکمی ئەوەی کە ئابووری هەرێم ئابوووریەکی بەستراوەتەوە بە ئابووری بابرێن ناوانند ینی حکوومەتی مرکزی کەواتە لە هەندێک کاتە ئەتوانین بێم کۆمەڵی قەید و قیوت هەیە لە بۆ بتوانێتن دەست بۆ هەموو کارتێک بباتن لەبەرەوە لەوانەیە هەم لە ناو خۆی عێراق ئەمە یارمەتی دەرنەبێ هەم لە دەرەوەش یعنی هۆکارێک ڕێگری هەبێتن لە بۆی کەواتە ئەوەی ئەمینێتەوە بەڕاستی لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی کە هەیەی مامەلەکردن لە سەرچاوە داراییەکانی خۆی ڕێخستنەوە دووبارە ڕێخستنەوەی ئەو سەرچاوە دارانەی کە هەیەی ئەبێ بەڕاستی جۆرێک لە یعنی چارەسەرێکی ئانی دروست بکاتن بۆ ئەوەی تا لە داهاتوودا استراتیژێکی ورتر ینی دووربینتر بە پشت بەستن بە کۆمەڵێک توێژینەوە بە پێداچوونەوە بە سەرچاوی گرفتەکان و دووبارە یاعادەکردنەوەی ئەو ڕیفۆرمی کە پێویستە لەناوە بێ ئەوەی ئەمینێتەوە بەڕاستی لە بەردەستی حکوومەتی هەرێم ئەگەر لە حاڵەتی ئەوەی کە نەگەیشتن بە دەرەنجامێکی یەکلاکەرەوە لەگەر حکوومەتی ناوەندیان حکوومەتی مرکزی ئەکرێتن بەڕاستی ئەو سەلاحیەت و ئەو دەسەڵاتێکەتی لە چوارچێوەی مافە دەستوریەکانی ئەوەی ڕێی پێدراوە ئەنجام بداتن کە ئەویش پشت بەستنە بە سەرچاوە داهاتەکانی ناوخۆی کە بریتین لە باج و ڕسومات و سەرچاوە و دەواازە سنووریەکانی کە ئەبێ ڕێکی خاتەوە بەڕاستی چونکە ئێمە ئەزانین ئەگەر بێت و لە حاڵەتی ئەوەی کە حکوومەتی مرکزی مبادر نەبوو دەست پێشخە نەبوو لە بۆ ئەم حاڵەتە و حکوومەتی هەرێمیش ناچار بێ ئەو کاتە ئەتوانێتن جۆرێک لە ڕێخستنەوەی سەرچاوە داهاتەکان بکاتن بە تایبەتی ئەتوانین کێشەیەکی گەورە لە حکوومەتی هەرێم ئەوەیەکەوە پشنەبەستنە بە داتا و زانیاریەکان پشنەبەستنە بە ئالیەت و میکانیزمی گونجاوی ئیداری سەرچاوە داراییەکان ئەگەر بێ ئەم بابەتە چارەسەر بکە ئەتوانێتن تا ڕادەیەک خۆمان ئەبینین لە راپۆرتە نێودەوڵەتیەکان باسەکرێتن کە حکوومەتی هەرێمی بابرێن حکوومەتی هەرێم ئەتوانێتن تا ڕادەیەک پشت ببەستێتن بەو سەرچاوانێکەوە ئێستا لەبەر دەستێتی بە تایبەتی ئەو یەک دوو ڕۆژانە چەند ڕیپۆرتاژێک راپۆرتێک لە کەناڵە ئاسمانی بیانیەکان نیشاندراکەوە حکوومەتی مرکزی حکوومەتی هەرێم ئەتوانێتن ئەو سەرچاوانە کۆبکاتەوە بتوانێت بەڵام بە مەرجێک ریفۆرم لەو ئالیەتە بکاتن. زۆر باشە دکتۆر بە دەرفەت زان پرسیار لەسەر بابەتێک بڕیارێکی حکوومەتی عێراقم کە بڕیاریاوە ئیتر لە مولالەنێ و دامەزراوەکانی حکوومەت پێدانی ئەلکترۆنی لە ڕێی بانکەوە ڕسومات و کرێ و باجی حکوومەت بدرێ تا چەند ئەمە هەنگاوێکی باشە بڕیا لەری کوردستانی جێبەجێ کرێ و تا چەند تاکی عێراقی و هەرێمی کوردستان بۆم پرۆسێ ئامادەیە واکرێ سەرکەوتوو بێ وە سوودەکانی چییە بن؟ خۆی ئەم پرۆژێ بەڕاستی تا ڕادەیەک پرۆژەیەکی وەکوێ ینی مسایڕەکردنە لەگەر واقع و گۆڕانکاریەکانی جیهانی هەموو جیهان لە هەموو وڵاتەکان لە چوارچێوە ئەو سیستەمە ئەلکترۆنی و بوونیە ژێرخانە ئابووری و ئەلکترۆنی هەیەی ئەوێتن بەڕاستی جۆرێک لە پێشکەوتن لەو بوارە دروست بکاتن جا ئەو بابەتەی کە لە ژێر ڕۆشنایی بابرێن ئەو بابرێن وەکو عینوانێکە لە نەحوە نظام اقتصادی غێر نەقدی في العێراق واتە ئەو جارە ئیش لەسەر ئەوەکرێتن چۆن ئەم سیستەمە
شوێنگرەوەی سیستەمی دراوی نەقدی بێتن کلاسیکی بێتن کەەوە مامەڵی پێ ئەکرێتن کەەوە ئەمە کارێکی باشە بەڕاستی هەموو یعنی ئاماژەکان بەرەو ئەو ئاراستیان کەەوە ئەبێ عێراقی شۆک و دەوڵەتەکانی تر جۆرێک پشت ببەستێ بە سیستەمی ئەلکترۆنی پێدانی ئەلکترۆنی کەەوە ئەبینین ئەبعادەکان و ڕەهندەکانی خەریکەوە دەرەکەوێتن لە کەرتە جیاوازەکان ئینجا کەرتی ئەو بابرێن سناعیە کەرتی بازارە یانیش بابرێن ئیسێتمارە اینجا سەلەفاتە ئەوەی کە پەیوەست بێ بە دەفع و پێدانی ئەلکترۆنی اینجا جوولەی ڕسمالە لە نێوان وڵاتەکان چووکە بەڕاستی خۆمان ئەزانین ئێستا بەهۆی پێشکەوتنی ئەلکترۆنی و پێشکەوتنی سیستەمی پێدانی ئەلکترۆنی عێراقیش ناچارە بیر لەوە بکاتەوە اینجا ئەگەر ئەوە کۆمەڵێک ئامانج هەیە لەو بابەتە وە کۆمەڵێک تەحەدیاتیش هەن کە ڕێگر بن لە بۆی ئەم سیستەمە جێبەجێ بکرێتن ئەجینا لە ئەساسەوە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی گرینگە چونکە کاریگەری ئەرەی زۆری لەسەر پێدانی بابرێن دەفعکردنی ئەلکترۆنی ئەبێتن لە مستەقبلکەوە کولفە کەمەکاتەوە و لە هەمان کاتیشە ئەبێتە ڕێخۆشکردن لە بۆی ئەم سیستەمە ببێتە هۆی کەمکردنەوەی ڕۆتینیات لە پێدان و دامەزراوە جۆرا جۆرەکانی بەڵام بە حکمی ئەوەی کە بەڕاستی ئەتوانین برێم ئابووری حکوومەتی عێراق ئابووریەکی شێواوە و تا ڕادەیەکە پشت ئەبەستێتن بە کۆمەڵێک ینی هۆکاری تەقلیدی و کلاسیکی لەوانێ قورس بێت تا ئەندازەیەک ئەمە جێبەجێ بکرێتن لەبەر ئەوە بەڕاستی ئەتوانین برێم هۆکارێکی شەیە کە لەوەی عێراق ئەوها مبادرە دەست پێشخەرە لەوەی کە ئەم بابەتە بکاتن کە ئەویش بریتە لە وەکۆرێ فشارێکی نێودەوڵەتی بەتایبەتی ئەو بنووکانەی کە عالەمین کە پەیوەستن بە دەفع و پێدان و وەرگرتنی بابرێن دیراو لە عێراق ئەمانش وا ئەکەن کە عێراق لەم بابەتە دەست پێشخەر بێ لە بۆی بتوانێتن هیچ نەبێتن لەگەر ئەم واقع ئەنوەیە خۆی بگونجێنێت و بتوانێت تا ڕادەیەک ئەم ڕۆتینە کەم کاتووە دکتۆر هیوا عوسمان حەیدەری دکتۆرا لە زانستی ئابووری زۆر سپاس لەولێ لەگەڵمان بووی من چێژم لە گفتوەکەما بینی بەرچاوڕوونێکی زۆر باشیانی لەسەر ئەو قەیرانی لەریم کوردستان هەیە بابەتی موچە و هەروە دواتیش سەبار بەکارهێنانی کارتی ئەلکترۆنی لە دامەزراوەکانی حکوومەت دراوی 50 دیناری لە عێراق لە دوای 2023ەوە چاپ کرا وەکو وردە بچووکترین دراوی کاغەزە پەنجایی بەڵام بە ئاسن 25شمان هەیە 50شمان هەیە 100شمان هەبوو دە ساڵێکە بێت لە عێراق بەکارنایە 50 دیناری بانکی ناوەندی ڕەفزی نەکردووە بەڵام خەڵک خۆی مامەڵی پێوە ناکە بەڵام دراوە ئاسنەکان بانکی ناوەندی و دامەزراوەکان حکوومەتیش خۆیان وەری ناگرن لە هیچ شوێنێکی عێراق مامەڵە بەم دراوە وردانەی عێراقی ناکرێت تەنها لە گەراجێکی سلێمانی نەبێت کە ویش ترمیناڵی شارە زوورە لەوێ خاوەن تەکسی و پاسەکان بەکارێنن کەسێک کە لەوێ ئیشی تەکسی و پاسەکان ڕایەکە بۆ پەیامنێری کورسات نیوز لە راپۆرتەکە باسیەوەی کردو ئەڵێ ئێمە لێرە کەسری تەیەکەوێ بۆ نمونە خەتی زەڕایەن 900 دینارە بێت تەکسیەکە بیات ئێمە ناکرێ 750 لێ وەربگرین خۆمان زەرەکەین ناکرێ هەزایش لێ وەرگرین مەغدور بین 100 دینار زیاترمان لە وەرگرتوێ بۆیە ئەم دراوە وردەی عێراقی لە بینی خۆمانە بەکارێنین کەسیش زەرەربەر نابێت من جارێکە ئێمەوە بوو ئەوان جارێکەیەنەوە بە من ئیشەکەشمان پێی مەیسەرە کاکەگیانە پارەیەگەی نازێر نەبێ دەست خۆش بێ ئەم دراوە بچووکترین دراوی چاپی نوێی دیناری عێراقیە کە لە ساڵی 2023 لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە خرایە بازارەوە بەڵام دوای 12 ساڵ ئەو دراوە ڕەت کرایەوە و بەکارنەهێنرا لە ئێستادا ئەم دراوە لە تەواوی عێراق تەنها لە یەک شوێن مامەڵی پێواکرێت ئەویش لە تێرمیناڵی شارە زوورە زانیاری زیاترتان لەم راپۆرتەدا لەسەر ئەو بابەتە بۆ دەخەمە ڕوو 25 دیناری فلس و 50 دیناری فلس و کاغەز و 100 دیناری فلس ئەو دراوانە بوون کە وەک بچووکترین دراوی چاپی نوێی پارەی عێراقی خرانە ڕوو لە کاتی کڕینی پێداویستی و کرێی گواستنەوەی هاتوچۆ بەکاردەهات تاوەکو ساڵانی پێش 2015 و لەو ساڵەشدا بانکی ناوەندی عێراقی ئەو دراوانەی ڕەت کردەوە هەرچەندە ئەو دراوانە بەکارنایەت بەڵام لا تێرمیناڵی شارە زوور بۆ مامەڵەی نێوان شۆفێران و ئیدارەی تێرمیناڵەکە بەکاردەهێنرێت ئێمە بەحسە ئیشەکەین لەگەڵ سایقەکانە لێرە لەو حسانەیە زۆر جار نیسبەیەکی تێکەوێ بۆ نمونە تۆ 850 دینارت ئەکەوێتە لای سایقەکە
ئەو 850 دینارە ناکرێت من مەسەرەن 750 لێوەرگرم چونکە ئیشەکە ڕۆژانە زۆر دووبارە ئەبێتەوە ناشکرێت 1000 دیناری لێوەرگرم لە بەرۆی مەسلحەتی ئەو نییە لە بەرۆی کە مەسلحەتی هیچ کامێکمان نەفەوتێ لەم بینە و شتەکە ڕواقعیانەتر بێت و مەزبوطتر بێ ئەم وردانە لە نێوان خۆمانە بەکارێنین هەم ئێمە بۆ ئەوانی بەکارێنین هەم ئەوان بۆ ئێمە و عملی پێکەین و هیچ کێشەیەکیشمان نییە هەر یەکێک لە شۆفێرانی تاکسی و پاسەکان بە ڕێژەی لە 7.5 کرێی گواستنەوەی سەرنشینەکان دەدەنە تێرمیناڵەکە کە هەندێکیان پارەیان دەکەوێت تا لای کارمەندی تێرمیناڵەکە لە پێناو پاراستنی مافی هەردوولایەن بەو دراوە وردانە چارەسەری ئەو گرفتە دەکەن لای ئێمە پسوڵە ئەبرن ئەگە سەریان نەبێ پسوڵیان ناینێ لەبەر ئەوەی ئەو پسوڵەیە لەبەری ئەوەیە کە نەفەریان با کردو ئێمە خزمەتگوزاریمانەیە لەناو تەرمیناڵەکە ئێمە ڕێژەشمانەیە لە ڕێژەکە بۆ نمونە بیکەینە نمونەیەک وەکو هێڵی زەڕایەن 900 دیناری لێ وەرەگرین ڕێژەی ئەو 4 نەفەرە 900 دیناری لێگرین ئەگەر 1000 دینارمان باتێ ئێمە 100 دیناری لەمایەینەوە ئەم 100 دینارە ئاسنە لە بینی ئەم 100 دینارە ئەواسنە لە بازار لە عملەی بازارە ئیشی کاری پێ ناکرێت باز ناو تەرمیناڵە لەبەری ڕێژە و کەسەرمان هەیە لە دوای پرۆسەی ئازادی حکوومەتی عێراق لە ڕێگەی بانکی ناوەندی عێراقەوە دراوی چاپی نوێی خستە بازارەوە کا بچووکترین دراو 25 دیناری و گەورەترین دراویش 50,000 دیناری بوو. ڕێزان محەممەد کورسان نیوز سلێمانی. باسی ماسیتان بۆ کەم لە کەرکک لە خواروی تەختەقەوە هەندێک حوزی ماسیە بۆ عێراق تێکیە بەتابەت لە داقوق لەو ناوچەیە خەڵک زۆر لەسەر ئەو ڕێڕوانی کە پێوتێ دیجلە دروست کردبوو بۆی کێشەی ئاو دروست نەبێت بۆ بەغداد و بۆ خواردتر حکوومەت عێراق هەمووی تێکا بەرهەمی ماسی کەم بووە لە کەرکک زۆر پشتیان بە داقوقە بەست بەڵام ئێستا پێچوانە بۆتەوە پشت بە ماسی تەختەقە بەستن ئەوی سەیتەرێ و بازگەکانی و سنوورە نایڵن بە ئاسانی بچێتە ناو کەرکک یەکێک لەو کەسانەی کە دەیان ساڵە ئیشی فرۆشتنی ماسیەکە لە بازاری ماسی فرۆشان لە کەرکک ئەڵێ زۆر کێشەمان بۆ دروستەکەن کاتێمانێ ماسی بێنین ئەڵێ نووسراوەکەتان کوردیە ناخۆ بچن نووسراوی تەندروستی بێنین کە ئەچین پێنجشەمە دەوام نییە جومعە نییە شەممە نییە ئیکەی بیهێنین بەهۆ شێوە نرخی ماسی بەرز بۆ تۆ کیلۆی 9,000 و زیاترە و دانێک لەوانی کە ماسی فرۆشێڵە جاران 50 کیلۆ فرۆشە ئێستاوانێت چکە نرخەکەی بەرزە خەڵکیش ناوێت بیکرد. ئەمە ئەلبەی ماسیە لە کەرکک چۆڵی و کەم بازاڕی نیگەرانی لای کاسبکارانی ئەم ئەلوەیە دروست کردووە. تێکدان و لە ناوبردنی دایان حەوزی ماسی لە سنووری قەزای داقوق لە ڕابردوودا وای کرد کاسبکارانی ئەلبەی ماسی لە دەرەوەی کەرکووکەوە ماسی هاوردە بکەن. فواد خاوەن یەکێک لە ئەلوەکانی ماسی فرۆشتنە 30 ساڵە ئەو کارە دەکات دەڵێت لە کاتی هێنانی ماسی بازگەی هێزە ئەمنیەکان ئاستەنگیان بۆ دروست دەکەن بوونەتە هۆی ئەوەی بەرهەمی ماسی کەمتر بگات بە ناو شار. لە تەختەق بۆمان دیە لە تەختەقش بەخوا کێشەمانەیە ئەسێتەرەی بانکە لە ئەوەی مەطعەم میدیایە خاسەتەن کتابمان بۆ دێ بە کتاب کوردیە وەڵاوە نایخوا و بە سەعات ڕایانەگرن بۆرە کتاب بکە لە سەحا و ڕۆژە پێنجەمان دەوام نییە جومعان دەوامەیە یان جومعان دەوام نییە شەمان نییە چیەکە مەجبورن کابرا کتاب نییە. ئەو دۆخەی ئێستا بەسەر ماسی فرۆشەکانی کەرکووکدا دروست بووە بۆتە هۆی گرانبوونی نرخی ماسی خواستی کڕینیشی لەلایەن هاوڵاتیانەوە کەم کردووەتەوە. ئێستا نرخی کیلۆیەک ماسی 9,000 دینارە. ئەو زاقوقیان هەموو ڕوخان ساگا بەس تەختەقماوە تەختەقش بە زۆر بە زەحمەت داخلە بێ لەبەرەوە ماسی گرانەوە بازارەکەشی زۆر کزە زۆر یعنی بازارەکە نەماوە ڕۆژی 50 کیلۆ 20 کیلۆ فرۆشیان نەفرۆشی جاران نەما فرۆش ماسەکە هەرزان بوو عالم ئەیبەر فەقیرە توانە زیوخوا ساگا ماسی بە 9,000 بەخوا حیفە بە 9,000 ماسی فەقیر ناتوانێ بیخوا. حەوزەکان داخۆ تاسیری کرد حەوزەکان داوە هەموو نەماوە دانەدانی لێمەوە. لە ساڵانی ڕابردوودا بە بڕیاری حکوومەتی عێراق بە هۆکاری بە فیڕۆنەدانی ئاوی ژێرزەوی سەرچاوە ئاویەکانی عێراق دایان حەوزی ماسی لە سنووری کەرکووک لە ناوبرد ئەگەرچی لە ڕابردوودا ماسی قەزای داقوق ناوبانگی زۆری هەبوو هەناردەی پارێزگاکانی تریش دەکرا.
لە ڕابردوودا سنووری پارێزگای کەرکووک شوێنی بەرهەمهێنانی ماسی و هەناردەکردنی بوو بۆ ناوچەکانی تر بەڵام ئێستا لە کەرکووک ماسی هاوردە دەکرێت بەهۆی تێکدانی بەشێکی زۆر لە حەوزە ماسیەکانی سنوورەکە کە ئەمەش کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی ماسی دروست کردووە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. لە دەڤەری ڕاپەڕین بەرهەمی لۆبیای باشەیە خالید ئەحمەد پەیامدەری کورسات نیوز لەوێ لەسەر بەرهەمی لۆبیای ڕانیە راپۆرتێکی کرووەکە بەرهەمێکی باشی هەیە بەشێک لەو بەرهەمە نەک بۆ ناوچەکە خۆی بۆ بازارەکانی دەرەوەی ڕانیەش هەنارداکرێ و خەڵک خواستێکی باشی لەسەری هەبوو. وەرزی پێگەیشتنی لۆبیایە. ئیمام عەلی جوتیارێکی سنووری قەزای تەقتەقە 25 دۆنم زەوی بە لۆبیا داچاندووە. لۆبیاکە پێگەیشتووە و بەرهەمی ڕۆژانەی نزیکەی 1 تۆن دەبێت. دڵخۆشە کە بە ئاسانی بۆی ساغ دەبێتەوە و بە نرخێکی باش دەیفرۆشێت. ئەم زەویە 25 دۆنم دەبێ من کردومە بە لۆبیا. ئەلحەمدولیلا بەرهەمی لۆبیا زۆر باشە ئەم ساڵ هەم لە ڕووی بەرهەمەکەەوە زیادی کردووە هەم نرخەکەشی زۆر باشە. ئەم لۆبیا دەنێرێتە خوار و عێراق و شارەکانی خوار و هەم عارەبەکان دێن لێرە لێمان دەکڕن هەم لێرەوەش ئێمە بۆیان دەنێرین. یعنی ئەلحەمدولیلا بەرهەمێکی باشە و دەتوانین بژێوی ژیانمان لەسەری دابینکەین و چەندین کەسیش لامان کرێکارە و ئەوانش بژێوی ژیانیان لەسەر ئەم لۆبیایە. کێڵگە کشتتوکاڵیەکانی سنوورەکە چەندین هەلیکاریان بۆ گەنجان و هاوڵاتیانی قەزاکە ڕەخساندووە. لەم کێڵگەیەدا 12 خێزانکاری تێدا دەکەن و لۆبیاچنین بۆتە سەرچاوەی بژێوی ژیانیان. بە کشتتوکاڵی زۆر بەناوبانگە لە هەموو ڕوویەکە لە ڕووی تەماتۆ لۆبیاوە خەیارە کوتیە شووتیە هەموو شتێک لە تەقتەق دەکرێت. شوێنێکی زۆر بە پیت و بەرەکەتە. بەس لە ڕووی لای حکوومەت و ئەو شتانەوەش هاوکاریمان نییە هیچ هەموو شتێک بە لەسەر ئەستۆی خۆمانەوەی دەکەن لە حکوومەتی هاوکاریەکمان ناکە هیچ زۆرێکمان ناکە. من ئێستا لای خۆم تقریبن 12 ماڵ لای من ئەوە دەکەن لەسەر کارن هەلیکارم بۆیان ڕەخساندووە. حکوومەتیش کەمێک هاوکاریمان بکە زۆرە بۆ ئێمە. لە سنووری قەزای تەقتاق نزیکەی 1000 دۆنم زەوی بە لۆبیا داچێنراون. بەرهەمی ڕۆژانەیان نزیکەی 250 تۆن دەبێت. بەرهەمەکە جگە لە پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ هەناردەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. تەقتاق شارێکی کشتتوکاڵیە و زۆربەی دانیشتوانەکەی خەریکاری کشتتوکاڵین بژێوی ژیانیان لەسەرەتی و لە دیارترین ئەو بەرهەمانە بەرهەمی لۆبیایە کە ساڵانە بەڕووبەری زیاتر لە 1000 دۆنم دادەچێندرێت و بەرهەمەکەی ڕۆژانە لە 200 تەن زیاترەوە بەمە پێداویستەکانی ناوخۆی کوردستان و ناوڕاست خوار و عێراقش پڕ دەکاتەوە. قەزای تەقتاق خاوەن سەدان دۆنم زەوی کشتتوکاڵی بەپیتە. جۆرەها بەروبوومی کشتتوکاڵی تێدا دەچێنرێت. بەرهەمی ڕۆژانەی کشتتوکاڵی سنوورەکە نزیکەی 1000 تۆن دەبێت. کەرتی کشتتوکاڵ پایەکی گرنگی ئابووریە. هەرێمی کوردستانیش خاوەنی هەزارها دۆنم زەوی کشتتوکاڵی بەپیتە. ئەگەر حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ بدات ئەوە دەبێتە سەرچاوەیەکی گرنگی داهات هەم بۆ جوتیاران و هەمیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. خالید ئەحمەد کورسات نیوز قەزای تەقتەق. جا قەزای تەقتەق بەشێک نییە لە ئیداری سەربەخۆی ڕاپەڕین بەس لە ڕاپەڕێنەوە بۆ دەشتی کۆی و تا تەقتەق دەشتێکی بەپیت و بەرەکەتە هەموو جۆرە بەرهەمی کتابێ ماشەڵڵا لۆبیایەکی زۆر نازدار بوو. باباستێکی باهیدراوەکانتان بۆ بکەم دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی بەردەوامە لە بەرزبوونەوە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی دەوامی ڕسمی بانکی ناوەندی عێراق بەهای دینا بەرامبەر دۆلار کەمێک بەرز بۆ 100 دۆلار گەیشتە خانی 149 دینار. هاوکات لیرەی سووری لە ناوخۆی سووریا و هەرێمی کوردستانیش دابەزی 100 دۆلار بە 950,000 لیرەی سووری لە ناوخۆی سووریا مامەڵی پێوکرد لە هەرێمی کوردستانی 1 ملیۆن بە 167,000 دینار کڕین و فرۆشتنی پێوکرێت. تمەنی ئێرانیش دوای هێرشی توندی و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران بۆ سەرسەرۆک و ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئەتۆم بەهای تمەن دابەزی و ئێوارەی ئەمڕۆ لە ئاژانسی ئەتۆم بڕیار لەبارەی دۆسی ئەتۆمی ئێرانیش ئەدرێت.
لەگەڵ سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوز لەسەر ئەم بابەتە لە تاران گفتوگۆکەم. سامان سڵاو لێبێ. ئەمڕۆ بڕیارە لە ئاژانسی وزەی ئەتۆم لەبارەی دۆسی ئەتۆمی ئێران بڕیارێک بدرێت. هەروە ئێران هێرشی تون دەکاتە سەر ئاژانسی وزەی ئەتۆم و سەرۆکی ئاژانسیش تەنانەت ڕۆژنامەی کەیهان بەسی خوڕی ئیسرائیل ناساندوێتی. ئەم بارودۆخە چ کاریگەریەکی لەسەر ڕێکەوتنی ئەمریکا و ئێران دروستەکە و لەسەر ئابووری ئێرانیش پێتان وایە کاریگەر بێ؟ بلا ڕاستیەکەی ئەوەیە کە پێشتر چاوەڕوانیەکە ئەو بوو پێی هەڕەشەکانی وڵاتانی ئوروپایی چاوەڕوانیەکە ئەوە بوو کە بەیانێکی زۆر توندژی ئێران دەربکرێ، بەڵام ئێستا هەواڵەکان بۆ ئاراستە ئەڕۆن کە ئاژانس ئەوێ لە بەیانەکەی ئەم شەویدا کە ئەگەریش هەیە بکەوێتە سبەینێ پەسەندکردنەکەی مۆڵەتێ بدا بە ئێران، مۆڵەتێکی 6 تا 7 هەفتەی تا مانگی ئاگۆست کە ئێران چاودێریەکانی ئاژانس یا ئیمکانەکانی چاودێری بۆ ئاژانس بەرز بکاتەوە و دوای ئەوە دیسان بڕیارێکی تر بدرێ. ئێژدانین کە ئێران و ئەمریکا لە ئێستادا هەموو تەرکیزیان لەسەر ئەوەیە کە بتوانن بە دانوستان بگەنە نەتیجە. ئەمەش وای کردووە کە بەڕاستی ئەو هەنگاوی ئاژانسیا ئەو کۆبوونەوەی ئەمڕۆی ئاژانس بۆ شێوەیە کە چاوەڕوان ئەکرایە پێشتر بازار کاریگەری لێوەرەگر کاریگەری نەبوو بێ، هەرچەند لە نیوەڕۆی ئەمڕۆوە تا ڕادەیەک تمەن دابەزینێکی زۆر کەمی لە سانیوی بەخۆیەوە بینیوە 0.5 ئەتوانم بڵێم. ئەمە کاریگەریەکی یەکجار ئەوتۆ نەبووە، هەروە کاماژن پێدا هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆەوە کە چاوەڕوانەکرێت کە بەیانەکەی ئاژانس زۆر تون نەبێت دژی ئێران و لە هەمان کاتیشدا ئەوەش بزانین کە حکوومەت ئێران هەموو هەوڵەکانی خۆی خستووەتە گەڕ بە تایبەتە شەرمانی ڕابردوودا و دوای ئەوەی کە نرخی تمەن تا ڕادەیە بەرز بووە، بەرزبوونەوەیکی باشیشی بەخۆیەوە بینی دوای دەستپێکردنی دانوستانەکان، تا ڕادەیە بتوانێت سەقامگیریە لە بازار دروستکەوە. ئەم سەقامگیریە توانیوێتی حکوومەت تا ئێستا بیپارێزێ، هەرچەند چاودێران و ئەو کەسانی کە بازاڕی ئێران شرۆڤەکەن باسترەوەکەن کە ئەو نرخەی ئێستا تمەنی ئێرانی هەیەی بەڕاستی نرخێکی کاتیە و ئەگەری هەیە تا بەتایبەت کۆتایی ساڵی ئێرانی ساڵی کۆچی هەتاوی دیسان بەرزبوونەوەی زیاتر بەخۆی ببینێت و چەند جارێک کایە بکە ئەو نرخانە، بەڵام لە ئێستادا حکوومەت هەموو هەوڵی خۆی داوە ئەو نرخە بپارێزە. ئەبێ بیشزانین کە بەڕاستی دقی ئەو بەیانەی کە بڕیارە ئاژانس پەسەندیکات چەند تون ئەبێ و چەند بارودۆخەکە بەرەوتونیە با، بەڵام هەوڵەکانی ئەمریکا و ئێرانیشمان لەم ناوە نابێت لە بیر بچێت کە هەردووکیان هەوڵەدەن تا ڕادەیە بارودۆخەکە جۆرە بەرەوە پێش بەرن کە کاریگەری نەخاتە سەر ڕاگردنی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا. لەو لاشەوە هەواڵی دەستپێکردنەوەی خولی شەشەمی دانوستانەکان هاتووە کە بە ئەگەرێکی زۆر بەوتەی ئەمریکایەکان سبەینێ، بەڵام بەوتەی ئێرانیەکان ڕۆژی یەکشەمە لە مەسقەت دەست پێ بکاتەوە. ئەمەش دیسان ئەتوانم بڵێم سیگناڵێکی ئەرێنی بووە. هەموو ئەمانە وای کردووە کە تام لە حەزەی قسە لەگەڵتەوەکەم تمەنی ئێرانی گۆڕانکاری زۆری بەسەردانەیە، بەڵام ئەگەر بێت و بەیانەکەی ئاژانس دەربچێ ئەگەرێکی زۆرە کە بۆ ماوەیەکی کاتیش بێ شۆکێک بدرێ بە بازار تمەن دابەزینێ بەخۆیەوە ببینێ، بەڵام دوای ئەوە بەندە بەوەی کە هەڵوێستی ئێران چۆن بێەوە ئێران چۆن بێوێ وەڵامی ئاژانس باتەوە، چونکە ئێران پێشتا ڕەشەی کردووە گەر ئاژانس بێت و هەنگاوێکی تون هەڵبگرێ، ئێرانیش هەنگاوی کردەوەی تەکنیکی و غیرە تەکنیکی واتە سیاسی ئەبێ بۆ وەڵامدانەوە. بەڵام لە ئێستادا هەموو لای پێیان وایە کە لانیکەم لە قۆناغی ئێستادا ئەوە ڕووناداوە هەردوو لایەنەیە بارودۆخەکە بە شێوەیە کنترۆلکن کە دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکاوە لە هەمان کاتە کنترۆل نەکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران بەرەو ئاراستەیە کە دوایی نەتوانێت بەڕاستی کۆبکرێتەوە لە بەرنمەیاندایە. باش، سامان سلەیمانی پەیامنێری کورسات نیوز لە تاران هەربژی بەرچاوڕوونێکی باشیانێ چاوەڕێی بڕیارەکەی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودوڵەتی بزانین لەسەر ئێران ئایا ئەمریکا دەنگی پێیات بە نەرێنی بۆ دۆسی ئەتۆمی یاخۆ بێدەنگی هەڵەبژێت، چکە پێشتر هەردوو ڕاکە بووە، چکە دەنگدانی ئەمریکا لەسەر بڕیارنامەکە گرنگی خۆی هەیە وەگەری کاریگەری لەسەر خولی شەشەمی گفتوگەکانی نێوان ئەمریکا و ئێرانیش دروستکە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت.